دوێنێ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی کراوە وەکو هەمووستان بیستان و دەقەت کراوەتەوە سەر ئەوەی کە لە کاتی خۆیدا بکرێتن و ئامادەکاریەکان تەواو بکرێت چاوەڕوان دەکرێتن لەو دوو سێ ڕۆژدا کۆنفرانسی مەڵبەندەکان تەواو بیتن و مۆتەمەرەکە لە کاتی خۆیدا دەجرێتن و مێدوژەکەمە هەروە بیتن و لەبەرەوەی خەڵکەکە زۆر چاوەڕوانە و ئەگەرەکانی کە لە هەرێم هەیە لە بەغدایە لە ناوچەکە پێویست دەکاتنی یەکێتی کە چەند ساڵێکە دواکەوتووە لە بەستنی کۆنگرە بەستیتن ناکۆچەکانی ناوخۆی یەکلا بکاتەوە سەرکردایەتیش نوێ هەڵبژێرێتن کە لەگەڵ پێشهاتەکاندا خۆی ئامادە بکاتن و بتوانیتن ئەم قۆناغا بەرەو پێشەوە بڕات. من خۆم کاندید ناکەم ڕاستیەکەی یعنی ئەو قەرارەکە بەڵام لە هیندا نهایی نییە بەڵام پێم وایە تەمەن و تەهین ئەوانە بەنسبەت منەوە ناڵێم وەڵا تااقەتم لێنە وەڵا تااقەتم هەیە الحەمدولillah بەڵام بەسە ئەگەر پێویستیان بە پێشنیارێکە بیتن یا خۆت تەجروبەیەکیان ویستیان استفادە لە ئێمە بکەنەوە ئەمەندە هەر وەختە دەبین هەر یەکێتین وەڵا هەرچی باسێک کراوە ڕێی شەخسی خۆم زیادە لەبەرەوەی کۆنگرە دەبی قەرار بدا ینی هەر کەسێک گفتوگۆ بکرێتن شتووە باشە یەکتێگەیشتن هەبیتن بۆ کۆنگرە بەڵام هەر ڕێککەوتنێک پێش کۆنگرە پێم وایە شتێکی هەڵەیە لەبەرەوەی کۆنگرە هەزار و چەند کەسێک ئامادە دەبن ئەوان دەبی قەرار بدەن ئەگەر خراپ و چاکە جارێ ناتوانین لە ئێستاوە بڵێن خراپە چاکە لەبەرەوەی ڕووداوەکانی ئەو دوو مانگەی ڕابردوودا لە بەغدا پیشاندانەکان و ئەوانە بەنەوەیەک بووە هیچ ڕێگای شتر نەماوە لەبەرەوە حتا مەرجعیەتیش هاتوو سەردەنگوانە نەبێ حکوومەتی عێراقی داهاتوو ئامادە بێتن داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکاتن و پێم وایە ئەو داواکاری دەیبیستین ئەگەر خەڵکێک بێتە ئیسفادە لەو خۆپیشاندانان بکاتن و هێزێکی نەناسراو بێتن ئەوە شتێکی ترە بەڵام ئەو داواکاریێکی حەقن و دەبێ ئێمەش پشتگیریان لێ بکەین و خۆمان ئامادە بکەین بۆ گفتگۆ.